خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. لۆزان ئەو دابەشکاریەی تا ئێستاش کورد بەدەستیەوە دەناڵێنێت. ئەگەرچی لە دوای ئەم دابەشکاریە هێشتا زۆر شتمان لەدەستدا و تا ئێستاش پەند لە مێژوو لە نیەت و مەرامی دوژبنان وەرنەگیرا و تا ئەمڕۆژ ناکۆشیەکان بەردەوام. بەڵام چۆن وا بکرێت بناغەیەکی نەتەوەیی دەستی پێوەبگیرێت لە پێناو سەقامگیری پرسی نەتەوەیی لانی کەم لەبەرەوەی کورد تاکە نەتەوەی بێدەوڵەتە لە ناوچەکە و ڕۆژ بە ڕۆژیش لە بەردەم پیلانەکانی دەوروبەردایە و لە ناوخۆشیدا حاڵی لەوە خراپتر نابێت. ئەم شەو لەسەر لۆزان و پرسی نەتەوەیی بەگشتی هەرچی هەبێ لەگەڵ مامۆستا ئەبوبەکر هەڵەتنی سیاسەتمەدار گفتوگۆی لەبارەوەکی مامۆستا بەخێر بێت. داوانێکی زۆر لەگەڵ پانۆرامایە سوپاس بۆ جەنابەت. سپاس بۆ ئێوە لوتی بەردەوامتان. هەر بژی سوپاس. مامۆستا لۆزان مەترسیەکانی چی بوو؟ ئەگەر شتێکی ئاوا سادە بۆ بینەرەکانم بۆ نەوەی تازەکە نازانێ لۆزان چیە بۆمان باسکەی سوپاس دەکەین. بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە بەڕێستان و لە کورسات و لە بینەرە خۆشەویستەکان و درود و سڵاویش لە گیانی پاچی شەهیدان و گیان بەخت کردوانی هەر چوار پارچەی کوردستان کە لە 100 ساڵی ڕابردووە لە ئەنجامی ئەو گەلە کۆمەکێ و پیلانجیێڕیە هەرێمایەتی و نێودەوڵەتیە کورد بەم دۆخەی ئێستا گەیشت کە خوێنەکە هەر بەردەوامە، زامەکە هەر بەردەوامە. لۆزان جەنابەت دەزانی بە حساب ڕێکەوتنامەی ئاشتی دوای جەنگە، دوای جەنگی یەکەمی جیهانی و لەو لاوە دروستکردنی دەوڵەتێکی نوێ بوو بە ناوی دەوڵەتی تورکیا و لایەنەکانی شەڕ هاتن ئەوەی کە بۆ ئەوان بە فیعلی ئاشتی بوو بەڵام بۆ ئێمە شەڕ بوو بۆ لایەنی کورد. ئەمە بە حساب ڕێکەوتنێکی ئاشتیە کە پێشتر جەنابەت دەزانی لەسەر حسابی کورد پێشتر لە ڕێکەوتنامەی سیڤەرە بۆ یەکەم جار لەو کاتانەدا دۆسیەی کورد و ناوی کورد و جوگرافیای کوردستان چوە سەر مێزی زلهێزانی نێودەوڵەتی و دانیان بەوەیە دانا کە لەگەڵ دیزاینی ناوچەکەیە لە دوای جەنگی جیهانیە کەم کوردیش ببێت بە خاوەن دەوڵەتی خۆی و ئەوە بۆ ئەو کاتە جەنابەت دەزانی شەریف پاشای خەندان بە نوێنەرایەتی کورد بەشداری کۆنگرەی ئاشتی کرد لە پاریس و لەوێ کوڕاسەیەکی بە زمانی ئینگلیزی و فەڕەنسی ئامادە کرد لەسەر جوگرافیای کوردستان کە باکووری کوردستان و ویلایەتی مووسڵ باشووری کوردستانی ئێستا دەگرێتەوانێ بۆ ئەوی کە کورد بە مافەکانی بکە و لەسەر هەر سێ مادەی 62 63 و 64 ڕێکەوتنامەی سیڤەر ئیقرار کرا بە مافەکانی گەلی کورد و دروستکردنی دەوڵەتی کوردستان. بەڵام کە دەوڵەتی نوێی تورکیا و کەمالیەکان هاتنە پێشەوە بۆ ڕازیکردنی ئەوان بەداخەوە لە 24 حوتی ئەو کاتەیە کە واوردەوەدە لەم مانگای ئێمە چینە یادی 100 ساڵی 2023 چینە یادی 100 ساڵی لۆزانەوە کورد دابەش کرا و ئەم دۆخەنا هەمواری ئێستای لێکەوتەوە کە ئەتوانین بڵین ڕێکەوتنامەی لۆزان بریتی بوو لە ڕەوایەتیدان بە سیاسەتی نکۆڵی لێکردن و سڕینەوە و قەتڵ و عام و جینۆسایدی کوردان و لەو کاتەوە بۆ خۆ دەزانی لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان لە کوردستانی بندەستی هەر چوار دەوڵەتە داگیرکەرەکەی ناوچەکە کورد هەموو سیاسەتێکی شۆڤیانە و نکۆڵی لێکردنی بەرامبەر پیادەکرا مەرگە ساتەکان بە تایبەتی لە دوو پارچەی وەکو باکووریش و هەروەها باشووری کوردستانیشە ئەو هەموو قەتڵ و عامەی کەمالیەکان و بەعسەکانمان ئێمە بە چاوی خۆمان بینی. کەواتە ئەو ڕێکەوتنامەیە هەر بەردەوامە تا ئێستاش. ئەو ڕێکەوتنامەیە خۆی بۆ 100 ساڵە بەڵام بێ قسە لەسەر ئەوە بکەین تەبەن ئەو کات و ئێستاش ڕووی گلەیەکە بە دەرەجەی یەکەم لەسەر زلهێزانی نێودەوڵەتیە. ئەبێ ئێمە ئەم قسەیە بکەین کاکزانە باشە بۆ ئەمان هاتن کۆمەڵە دەوڵەتی بچووکی وەکو کەندا و کۆیت بەحرین عومان ئیمارات قەتەر ئەمانە هەمووی لەژێر دەوار و لەژێر خێمەیە بوون لە سەحراوە کردیانن بە دەوڵەت خۆ ئەو کاتە زلهێزانی نێودەوڵەتی ئەیانتوانی کوردیش بکەن
بە دەوڵەت و بڵێن ئەمەنە خاچی سەرزەمینی کوردستانە و کە گەلی کورد دێرینترین نەتەوەی بێدەوڵەتە و یەکێکە لە گەلە هەرێ مەزن و دێرینەکان کە خاوەنی دوو مقەویمات و زۆر گەورەیە بێجگەلەوەی کە پێکێنەرەکانی دەوڵەت لە خاک و زمان و لە مێژووی هاوبەش و ئەمانی تێدایە لەوە گرنگتر لە ڕاستیە کورد خاوەنی شارستانیەت بووە بە درێژایی مێژوو و خاوەنی کەلەپورێکی دەوڵەمەند بووە کەلتورێکی دەوڵەمەند بووە ئەخلاقێکی دەوڵەمەند بووە کە حتا تۆ دیقەت بدە لە ڕاستیە لە ماوەی ئەم 100 ساڵەیە و پێشتریش لەسەر دەستی ساسانیەکان و عوسمانیەکان ئەوەی بەسەر کورد هاتووە بەسەر هەر نەتەوەیەکی تر هاتە ئێستا لە مەتحەف و مۆزەخانەکانیش ناوی نەدەما بەڵام چونکە میلەتێکی گەورەیە بەرگی ئەو هەموو گوشاری کردو دیقەت بدە لەو دوو پارچەی ترە لە ئێرانیش و لە تورکیاش بزانە زمانی کوردی کەلتوری کوردی کەلەپوری کوردی چەند گەشەی کردووە لە ڕاستیە هەرچەنە بە فەرمی بە قانون بە دەستوری هەردوو وڵاتەکە زمانی کوردی قەدەر ئەوەی زلێزەکان قبوڵیان کرد لەسەر داوای تورکیا وێران بوو بەرژەوەندی ئەو کاتیان وای خواست بەرژەوەندی ئەو کاتیان وای خواست و بەڵێ تورکەکانیش بە تایبەتی دەوڵەتێکی لەو جۆریان دەویستیانی کە ئەطماعەکانیان بێنێتێدی کە ئەوان بە خۆتان نەزانن ئیمپەراتۆرەت و مێژوەکان بە خوێن و بە شمشێر هاتووە و هەر بۆیە بژاردەی ئەوڵیان لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ دۆزی گەلی کورد هەر بەو جۆرە ئەو 100 ساڵە کە تەواو بێ مامۆستا تەواو یعنی ئەو ڕێکەوتن نامە کۆتایی پێدێت و هیچ خۆی ڕانکارێک لە بواری نێودەوڵەتی لە کورد ئەگوزارێت خۆی کاک کارزانیانی ئەتوانین بڵێن هێشتا هەر ماوە و ئەمە پەیوەندی بە چەند فاکتەرێکەوە هەیە یەکەم ئەو دەوڵەتانی کە واژووی لۆزانیان کرد کە چەندێک ئێستا ئەوان ئامادەن ئەم ستەمە لەسەر گەلی کورد هەڵگرن و لە نەخشە و دیزاینی ناوچەکەدا کە جارێکی تر دوای شەڕی ئۆکرانیاوە ئەم جەمسەرگیریەی سین و رووسیا و ئەمریکا و زلهێزەکان و بەخۆش دەزانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچێکی گەرمە و شوێنی یەکلاکردنەوەی بەرژەوەندیە تێک هەڵچڕژاوەکانە چەندێک زلهێزانی نێودەوڵەتی متمانیان بەمە هەیە کە جار ئەم قەرزە و ئەم قەرە بۆ کورد بجارنەوە هەر چەندە خۆشبەختانە لەو کاتەوە تاوەکو ئێستا بە تایبەتی ئێستاش و بە تایبەتر لە دوای ڕاپەڕینی مەزنی گەلەکەمان هێشتا بێ دڵمان بەوە خۆش بێ هێشتا دۆسیەی ئێمە وەگەلی ئێمە هێشتا لەسەر مێزی گفتوگۆی زلهێزەکانی نێودەوڵەتی هێشتا ماوە نادیدە نەگیراوە ینی بە ئەم کەم و کوڕیانی کە هەشمانە لە باشووری کوردستان بەو کێشانی کە هەمانە لە سێرپاچەکانی تر کە هێشتا بەڵام کورد مەطرحە لە ڕاستیە ئەمە بەسراوەتەوە لە خاڵی دووەم ئەمە قەنەعەتی زلهێزانی نێودەوڵەتی خاڵی دووەم بەسراوەتەوە بە خۆمان کە ئایا چەند ئامادەگیمان هەیە و چەند خۆمانەکەین بە دیفاکتۆ و ئەمری واقع و چەند ئەتوانین بوونی خۆمان سلمێنین بۆ ئەوەی بەرامبەرەکانمان ڕێزمان لێ بچیرێ و چەند هەوڵەکانمان بۆ ئاقاریا بەداخەوە کاکزانە من دەتوانم بڵم لە یادی 100 ساڵی لۆزانە کە بەرنامەکی جەناب تایبەت بووە ئەبێت دام بۆ ڕاستیا بنین ئایا گرنگی پێدان و احتیماماتی پارتە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان و ڕەوەندی کوردستانی لە تاراوگە و لە هەندەران ئایا لە ئاستی ئەم حەدەسە عەزیمەیە من ویستم ئەو پرسیارە بکەم مامۆستا بە ڕاشکاوی بڵێن ئەوەی ئێستا جەنابەت باسێکی من پرسیاری لەسەرەکەم هەر بەڕاستی جێ گرنگی دانی خەڵکە یان پێ خەڵک پێی وایە کە ئەم بابەتە کۆتایی پێات بابەتە کاڵ بۆتەوە و مەسەلەن لانی کەم ئەگەر بە ڕێژەی وەریگرین ڕەنگە لە سەدادەی خەڵک مۆتەم بێ بۆ بابەتە پێتوانی ئەوە ڕاستیی تاڵ بێ زۆر بەداخەوە یەکەمە بێ ڕووی گلەیمان پێشەوەی لە خەڵک بێ ئەو دینە سەری بۆچی وای لێ هات بۆچی وای لێ هات جوانە لە حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بێ لە هەر چوار پارچە کە ئێمە ئەگەردان بەو ڕاستیا بنین ئەبێ بڵین چوار پارچەکەش مەسەلەن بۆن من ئەم پارچەیە ئەم پارچە ئێستا کوردستانی بندەستی عێراق بە تعبیری مامەسا سەڵاح سۆران زمانزان و شاعیر و سیاسەتمەداری ڕۆژهەڵاتی کوردستان کە یەکەم کەس بۆ لێ ئەلفبەی کوردی داهێناوە تعبیرێکی جوانەیە ئەفەرمێ ئەو ناڵێ کوردستانی عێراق و کوردستان ئەڵێ کوردستانی بندەستی ئێران کوردستانی بندەستی عێراقێ کوردستانی بندەستی تورکیا کوردستانی بندەستی سووریا بە زۆر زمانەوانیەوە شتێکی جوانە بەڵێ ینی ئەگەر ئێمە بکەین یەکەم حیزبە سیاسیەکانی کوردستان کوا احتیماماتیان کوا ینی ئەم حەدەسە گەورەیە کە ئەبوایە دنیامان پڕ کردایە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەوڵەتە هەرێمایەتیەکان کاتی وەستاندنی ئەم
خوێنەیە ئەم نەزیفەیە کە لە جەستە و لاشەی ئەم میلەتە کراوە حتا تۆ سەری ناوەندەکانمان بکە کاکزانە ئەوە زانکۆکانی ئێمە کوا بەحسەکانیان کوا توێژینەوەکانیان کوا لێکۆڵینەوەکانیان کوا جوودی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدی کوا کوردی تاراوگە بێجگە لەوەی لەو کۆنگرە گەورەی کە بڕیارە لە 22-23 مانگ لە لۆزان ببەسترێ و بڕیاریشە لە 24 مانگ لە بەردەم ئەو بینایی کە ئیتیفاقەکە و ڕێکەوتنەکەی تیاکراوە پشت بەخوا 100,000 کورد کۆ ببێتەوە و لێرەوە من داوا لە ڕێمین بەرەکەی جەنابتانەوە داوا لە هەموو کوردانی تاراوگاکەین و لە هەموو نیشتیمانپەروەرێکی کوردستانەکەین لەسەر ئاستی هەر چوار پارچە ئەوانەی کە توانیان بهەیە بگەنە ئەوروپا لەو ڕۆژەیە ئامادە بن بۆی بە هەمومان وەرچەرخانێکی گەورە دروستکەین و شەرمەزاری ئەو ڕێکەوتنە بکەین. پێت وایە خەڵک ئەو حەماسی هەبێت ئەبێ هەمان بیانی ئەبێ ئەمە دوو دۆسیە تێکەڵاو نەکەین دۆسیەی ینی حکومڕانی ئێستای باشووری کوردستان لە ڕاستیە تێکەڵاو نەکەین لەگەڵەوەکانی تر ینی کە لەگەڵ ئەم قەزەیە کە مافێکی نەتەوەیە و ئەبێ ئەم زوڵمە هەڵگرین و ئەم مافا بێ خۆمان بە شوێنی کەوین بۆ ئەوەی کە یەکەم بە دەوڵەتە هەرێمایەتیەکان بڵێن چارەسەری ئاشتیانی کێشەی کورد لە هەر چوار پارچەکە لە هەر چوار دەوڵەتەکە لە هەر لە قازانجی گەلی کوردانیە بەڵکو لە قازانجی ئەو دەوڵەتانەشە فەرم و ئادەی 100 ساڵ سیاسەتی نکولی لێکردن و سەڕینەوە و پاکتاوکردنی کورد ئەوە تا کورد هەرماوە میلەتەکەی ئەمە حزوری هەر هەیە نەتانتوانی بیسڕنەوانێ کەواتە ینی ئەم چوار نەتەوە گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەبەستمان لە کورد و عەرەب و فارس و تورکە ئەبێ لەسەر بنەمای ڕێزی هاوبەش بەرژەوەندی هاوبەش چارەنووسی هاوبەش دان بە یەکتر دابنێن و ئاشتی لێرە بخەمڵێ ئەمە لە قازانجی و چوار دۆم بە زلهێزانی نێودەوڵەتیش بڵین کاتی خۆی ئەمان لەگەڵ دروشمەکانیانە ڕازگۆ نەبوون بۆ دروشمانی لە دوای جەنجی یەکەمی جیهانی و بەتایبەتی چواردە خاڵەکەی سەرۆک ویلسنی ئەمریکا کە یەکی لە خاڵەکیاندا باسی مافی چارەی نوسخۆ نووسینی گەلانە کات و لێرەوە لەم شارەوە لەم سلەیمانیەوە شێخ مەحموود نوێنەری خۆی ئەنێرێ بۆ لای وینستن چەرچڵ کە ئەو کاتە وەزیری مستعمەراتی بەریتانیا بۆ لە میسر لەو کاتیان نوێنەری خۆی بینێڵێ ئێمەش گەلێکی وەکو هەموو گەلەکانی ناوچەکە داوای مافی چارەنووسی خۆمانەکەین لەو کاتەوە هەوڵەکانی کورد دەستی پێکردووە ئەبێ بەو زلێن زانش بڵێن دروشمەکانی ئەو کاتتان هەر نەچووە پراکتیکەوە و ئەم ڕۆژ بە هەمان شێو ئێوە کە دروشمی دیموکراسی و ئاشتیتان بەرز کردوێتەوانە ئاشتی لەم ناوچەیە سەقامگیر نابێەوە هەموو ئەو خوێنەی ئێوە ئەیدەن ئەوانیش هاوپەیمانانیش بۆی ئاشتی بەرقەرار بێت لەم ناوچەیە ئاشتی بەبێ چارەسەریکردنی کێشەی گەلی کورد لەو چوار دەوڵەتە چارەسەر نەبێت کەواتە کاتی ئەواتوە کە زلهێزانی نێودەوڵەتیش پیان بڵین ئەبێ ئەو قەرزە بدەنەوە بۆیە هەڵوەشانەوەی ئەو ڕێکەوتنە ئەم دوو شتەی پێویستە یەک کۆدەنجی ئەو دەوڵەتانی کە کاتی خۆی واژویان کرد و ئێستا زلهێزی نێودەوڵەتی و بڕیار بەدەستن دوو حزور و ئامادەگی خۆمان وەکو کورد لە هەر چوار پارچەی کوردستان زۆر باشە مامۆستا من نقورچێک لە خۆمان بگرین بە پرسیار هەر ئەو فترەیە مەسەلەن لە زەرجێز کوردی شەهید کرد مەسەلەن هەر لە چەند ڕۆژی پێشوو مەسەلەن بە دوو گەنجیان لە ناوچەیەکی گەشتیاری لە قەڵازێ شەهید کرد مەسەلەن شاندێکی باڵای نەتەوەی ویستی بچێتە قامیشلۆ هەر بۆ ئەوەی لۆزان هێزێکی کوردی ڕێگەی نەدا بچێتە هێزێکی کوردی ئەمە حاڵی باشووری کوردستانە ئەمە بۆ نمونە هێز هەیە لە ڕۆژاوای کوردستان کە ئەزمونێکی دەڵەبێ لە چاو بابەتەکانی تر خۆخۆریەکی گەورە هەیە ئەوە باشوورەوە حاڵەکەیەتی کە ئەمڕۆ مەسەلەن بینیت لە لایەکی چێتی و پارتی کۆبنەوە لە لایەکی تر مەسەلەن پارتی خەڵک ڕاست پێرێ بۆی یەکێتی سەفزاسکە یعنی ئێستا بۆ نمونە ئەمریکا بڕۆینە بەردەم ئەمریکەکان خۆم شتێکە زانم من چوم لەگەڵ قونسوڵی ئەمریکا دانیشتم ئەو وەختە وەرەقەیەکرد ناخاتە بەردەم بڵێ ئەمەش حاڵی ئێوەیە ئێمە چیتان بۆ بکەین ئەمە دەردا هەرە کوشندەکەنیە ئەزانی کارزان گەڕێمەوە کاکزانە بگەڕێمەوە خاڵێکی مێژووی بێمەوانێ بۆ ئێستا ئەو وەڵامی پرسیارەکەت ئەو کاتە وینستۆن چەرچڵ کە دوای بێتە ڕێز وزەرای بەریتانیاش ڕێی وا بووە کابێ کورد کرێتە دەوڵەت بەڵام تەسەورەکەی نوێنەری ئینگلیز لە کەرکووک و نوێنەری ئینگلیز لە بەریتانیا لەگەڵ ئەو ڕێیان نەبوون کە پیان وا بۆ کورد نەگەیشتۆتە ئەو قەنەعەتە یان جۆرێک لە قابلیەتی نییە بەداخەوە ئەمە ئەگەر بین سەیرێکین کاکزانە ینی ئەم پارچەی باشوورە جارانی من نەمانەوە چوار پارچەی بندەستی داگیرکەران ئێستا پارچەیە خۆی چوار پارچەیە باشوور ئەوە زۆنی سەوزمان هەیە زۆنی زەردمان هەیە بەشێکی لەژێر دەستی حەجری شەعبیایە بەشێکی لای هەواڵانی پەکەکەیە
ئەوە ڕۆژ ئاوە بەشێکی لای حکوومەتی سووریا بەشێکی تورکیا داگیری کردووە بەشێکی لای هەواڵانە ینی ئەمە هەرم پاچێ ئەوەی کە جەنابەت باسە کرد ینی معقولە تۆ کە من بۆیە باسیێم پارچەیە بێت تەرکیزی لەسەرکەین چونکە ئەزمموی هەرێمی کوردستانوە باشووری کوردستان و قواری کوردستان کە تا ئەم ساتە وەختە لای من قوارەکە پیرۆزە و ئەبێ بیشی پارێزین قوارەکە جیادکەینەوە لە دەسەڵاتدارە شکست خواردوەکانی دووشتی جیاوازە چکە ئەم قوارێ بەرەمی ئەم 100 ساڵەیە ئەم سەدە لە خوێن و فرمێسک و عەرەق و جینۆساید و ئەنفال و چیمیاباران و چی ئەم بەمە دروست بووە پەیوەندی نییە بەمانی ئێستا کە حکمڕانی ئەم هەرێمەوانن ینی ئەم قوارەیە ئەتوانین بڵین دەلاقەیەک بوو یاخود زەبرێک بوو لە ڕێکەوتنامەی لێوزان لە گۆشەیەکەوە کونمان تێکرد لە لۆزان بەوەی هاتین دوای ناوچەی دژەپڕین و بڕیاری 1680 نەتەوە یەکگرتوەکان هاتوین ئەزمموی باشووری کوردستان و قواری هەرێمی کوردستانمان دروست کرد بەڵام بەداخەوەم قوارەیە قەدرمان نەزانی بەدەستی خۆمان هەموو نمونانی کە جەنابەت باست کردن لە ڕاستیە ئێستا ینی کە معقولە دوو هێزی کوردستانی کە بێن لەسەر خاچی پارچەیەکی تر کە بێن بە توندوتیژی و بە چەک خیارەکانیان ڕەخەنەوە معقولە سەرۆک وەزیرانی ئەم هەرێمە خۆیڵە هێشتا هەڵەبجەم نەبینیوە هەڵەبجە ئاخە هەڵەبجە خۆ تۆ هەرێمەکەت بەقەدەر کە نەدا و سین نییە نەیبینیت ها چنگێکە یعنی تۆ چی ناتوانانی معقولە سەرۆک وەزیرانی ئەم هەرێمە بڵێ من ناتوانم لە سلێمانیە ڕێم پێ نادرێ خزمەت بکەم یعنی چی ڕێت پێ نادرێ خزمەتکەی ئێمە چیمان کردووە لە ڕاستیە ینی ئەمە ڕەوایە ینی ئێمە ئەم پارچەی باشوور ئێستا وەکو جەنابەت فەرموود ئاوەڵا بێ ینی من دوێنێ چوومەتە کەرکووک و هاتوومەتەوانێ حەشدی شەعبی بەناو حەشدی شەعبی ڕۆشتین بەڵام پارێزگاری سلێمانی خانمی یەکەمی عێراق خاتوشاناس کە هاوژینەکەی هاوسەرەکەی کە سەرۆکۆماری عێراق و ئۆکەی پارتیشی لەگەڵا بووکە بۆ بە سەرۆکۆمار معقولە ڕێگەی لێبژیرێکە بۆ مؤتەمەرێکە لە قامیشلۆکە لەسەر لۆزانە ئەم هەموو بەحسێ لە وڵاتەیە تەراتێنەکەن لە سووریا و لە ئەردن و لە بنی ناوخوانی اعترافاتەکەن وا لە شارەکانی هەرێمانی شتەجێن بەڵام تۆ ڕێگە لە شاندێکی کوردستانی بگری کە ڕەبتی بە پارتیویەکەوە نیە بەڵە ینی کە من دڵنیام ینی کە وتەکەی پارێزگاری سلێمانی کە زۆر نەرمیش بووە ینی بەلای ئەمەشان نەچووە ینی ئەمە کەواتە ئێمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە تا ئەم ساتە وەختە بەداخەوە نەتەوە سازی ناکەین نەتەوە سازی نیشتیمان سازی نەمان کردو ئەم جوشتە نەمان کردووە ئێستاوەتە شەڕەدەنووک و لە دوای شتی بچووک یعنی تۆ پێت خۆش بێ لەبەرەوەی محافظ لە یەکێتی نەبێ یان لە پارتی نەبێ ڕاکان جوبوری ئێستا ڕاکان جوبوری کاکزانە ئەزانی لە عەرەب هەموو عەرەبی کۆ کردوتەوە شیعە سوننە چێ هەمووی سوننەت ناوی لە لیستێک ناوی عز العەرەب لیستێکی عەرەبی کۆ کردوتەوە هەمویانی تا بە ناوی عز العەرەب ئەو توانیوەتی هەموو عەرەب لە کەرکووکا کۆ بکاتەوە ئێمە نەتوانین لەو کەرکووکەیە دوای ئەو هەموو ڕووداوە دوای ئەو هەموو مەرگەساتە دوای ئەوەی 280 پۆستی کوردمان لەو شارەیە لە دەستداوە دوای ئەوەی کە ئێستا بە سیستماتیک پرۆسەی تعریب لە ناو کەرکووک و لە ناوچە جێناکۆکەکانی تر جێبەجێ کرێت کە تۆ پارێزگار هێمای ئەوەیە هێما و شکۆیەکە بۆ جێڕانەوەی وردە کە ئەو ستەما هەڵگرین ئینا کاک مەلا بەختیار وتەنی بە 100 ساڵی کە ناگەینەوە ئەو دۆخەی پێش 2007 لە کەرکووکە هەمان بوو تۆ معقولە ینی لە کەرکووکە نەتوانی لانی کەم ئەگەر بە لیستێکی هاوبەشیشدا نابەزی بۆ هەڵبژاردنێکی چارنووسازی وەکو ئەنجومەنی پارێزگار لانی کەم با دوو لیست بێ بەس متەفاهم ئێستالانی کە پێش بەرنامەکە ژمارمان ڕەگە بگاتە 4 لیست لە ڕاستەیە کە ئەمە بە ئەزمون تۆ دەرکەوتۆ لە کەرکووکە جەنابەت دیراسەی هەڵبژاردنەکانی کەرکووکە چەندین دەنگمان لە دەستداوە ینی نزیکەی 7,000 دەنگمان لە دەستداوە بەس لەزان بزۆرتنەوەی گۆڕان 36,000 دەنگی فەوتە شەوی ڕابردوو خاتو حەسیبە لێرە بوو کە ئەندامی سەرکردایەتی چێتێ لە کەرکووکە وتی 130 کوردەنجی داوە بە کۆی گشتی لە کەرکووکە 139 دەنگدان بووە لە پارێزگای کەرکووک ئاخرن انتخابات بەڵام کورد 131 بۆ بەشداریەکەی ینی تقریبا 69 نەچۆتە انتخابات بەڵەوایە لە 169 بۆ نەچووە پەیوەنی بەم دۆخەوە هەیە کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەگوزارێکە بەداخەوە ئەمڕۆ مەسەلەن ماوەسا چاوەڕێ بووە خەڵک چاوەڕێ بوو کۆبوونەوەیەکی باش بێ بۆ یەک ریزی بێ بەڵێ کەچی بەداخەوە ینی تۆ ناکریانی لە کۆبوونەوەی بێ کۆبوونەوە مقدماتی هەیە زەمینە سازی هەیە لانی کەمە بێ ئیستیفزاز نەکەی لە ناو کۆبوونەوەی هەبێ هەموو ئەو دەنگە شازانی کە هەن
ینی ئێمە بین ئەگەر ینی ئەم تۆمەتانە کە ئەبەخشرێنەوانێ ئەبێت تۆ بزامەکان ساڕێشکی ئەگە خیانەتە ژمێری ئەوە 6 ساڵی مێژووی کووردا خیانەت وێزگەکان و ئەڵلقەکانی خیانەت و زنجیری دوور و درێژی خیانەت زۆر زۆرە بەڵام ئێمە قەرارە ئەم قۆناغەمان تەجاوز کرد بێت چونکە ئێمە ئێستا حالیان لە باشووری کوردستان لە ناو کەشتی و بەلەمێکین هەمومان نقمە بین بە دەسەڵاتدار و بێدەسەڵات بە حیزبە سەرەکیەکان و بە حیزبە بچووکەکان میلەتەکە هەمووی لە ڕاستیەکە ئەبوایە ئێمە احتیمامات و گرنگجی پێدانی ئێمە لە یادی 100 ساڵەی لۆزاندا زۆر لەوە باڵاتر بووایە ئەبوایە ئێستا مەسەلەن ڕەوەندی کوردستانی لە دەرەوە کە ئەویش بەداخەوە داڤژبوونە حیزبێکە گرتوێتی ئەبوایە ئێستا دنیامان بخڕۆشانە کە ئەمە میلەتێکین دنیا ئێوە 100 ساڵە زوڵمان لێ ئەکەن لە کاتێکە ئەو هەموو مقیماتانەمان هەیە لە کاتێکە ئێمە لە شەڕی داعشا بە نوێنەرایەتی هەموو دنیا شەڕی تیرۆرمان کرد تۆ دیقەت دەکاکزانە لە هەموو ئەو ێزگانە لە هەموو ئێزگانە کە ئێمە بەیەکەوە بووین سەرکەوتنمان بەدەستێناوە مەسەن لە ڕاپەڕینا بە هەمومان ڕاپەڕینمان کرد سەرکەوتین لە کۆڕەوە هەمومان بەیەکەوە لە شەڕی داعش هەموو بەیەکەوە لە نووسینەوەی دەستورە هەموو هێزە کوردستانیەکان و ئەندامانی ئەو کاتەی ئەنجومەنی حکم و دواتر هەمومان بەیەکەوەین بەڵێمان بۆ ئەم دەستورە کرد کە بە خۆت دەزانی دەستوری عێراق دەستوری هەمیشەی عێراق کە لە ساڵی 2005 ئیقرار کراوە کۆمەڵێک بڕگە و مادەی تایە بە حیاتی کورد ناتوانێت ئەو گرنتیانە بچەسبێنێ لە ناو دەستورە هیچی بوو بەرهەمی کۆدەنجی بوو بەرهەمی یەکڕزی بوو خۆت لە سەرەتای بەرنامەکەدا قسێکی جوانت فەرموو ئەوە قسەی مامەسای ئیبراهیم ئەحمەد دەکا ئەڵێ کورد عیبرەت لە ڕابردوو وەرناگرێت کورد لە عیبرەت لە ڕابردوو وەرناگرێت تەسەورەکەی کاک زانە کە من هاتم بۆ بەرنامەکەی جەنابەت بابەتێکم خوێنەوە لەسەر ئەڵمانیا لە دوای حربی جەنگی جیهانی دووەم تەسلیم بە حولەفا بێ تێگەشتی ئەو وڵاتە هیچی نەماوەتەوە ینی ئەوەی کە ماوەتەوە چیە پیرەمێردەکان ژن و منداڵ ماوەتەوانێ ئیتر لەسەر قوتابخانیان ماوە نە نەخۆشکانیان ماوە نە مەسانعیان ماوە ئەوەی کە مابووش بردی بوویان بەڵام لاپەڕێ و کتێبی قوتابخانەکانیان لەژێر دار و پەردوەکان ژنەکان دەرێهێنەوە بە سێ دروشمیان یەکەم حەقە سەندرێ دروشمی دووەمیان ئەوەیە کە لە جیاتی گەنم هیوا بچێنن دروشمی سێمیشیان لە ڕاستیە ئێمە ئەبێ بەیەکەوە ئەم وڵاتە ئاوەدانکەینەوانێ بە ناوی جدیەت و عمل ئەو دووە کوڕبوون و کارکردن ئەڵمانیا لە ساڵی 1954 کاسی یەکەمی جیهانی کاسی جیهانی تۆپی پێ بەدەستێنێک هێشتا یاریزانەکانیان پێڵاوەکانیان دڕاوە هێشتا ئاسەواری حربی تۆ دیارە لە بە نەخشە ڕێگەیەک لە 55 تا 65 لە 65 تا 75 گاتە ئەڵمانیا لە ڕاستیانی ئەتوانین ینی میلەتی ئێمە میلەتێکی گەورەیە میلەتی ئێمە مقەوماتی هەڵسانەوەی تایە ئەتوانینە میلەتە هەڵبسێنینانە بەچی بە هەندێک سازشکردن لەسەر ئەم بەڕەوەندیانە بە هەندێک عیبرەت وەرگتن لە مێژوو کاکە کاک یەکتریشمان پێ نەسڕایەوە لە 64 شەڕە داخلی هەیە لە ناو کوردستانە نەسڕایەوە کاکە باش آخر مامۆستا پرسیارم لەسەرەوەیە برینە ناوخۆیەکە هێندە زیاتر نیە بۆ نمونە باشووری کوردستان باسکەین بۆ نمونە تورکیا بەشێکی زۆری خاچی هەرێمی کوردستانی داگیر کردووە و لەوێ و تەراتێنەکە و حتا بوو بەعرەزی خۆی لەو دەوروبەرەشە بەردومانەکە تیرۆلی ژەکە لەکوێ بوێ لات پارێزگایکی بەڵێ مەسەلە پارتی دیموکراتی کوردستانە لەوێ پەکەکە کوردستان ئێرە جێبێڵێ لەولاوە مەکتەب سیاسیی پارتیەڵە بە یەکێتی لە کەرکووک دەرکەین لەولاوە یەکێتی ئەڵێ وەڵام بەناچاری لە بریەوە لەگەڵ پارتی ڕێکەوێ چی لەگەڵ بەغدا ڕێکەکەوێ لەگەڵ شیعە ڕێکەوێ مەسەلەن ئەمە چ ماڵوێرانەیەکی نەتەوەییە مامۆستاگەر دیقەت بێ بەس لەو دوو هێزە سەرچین ئەو ڕەدوڕەت فعلانە مەسەلەن خۆت بینیت مەسەلەن لە سەرەتای دامەزرانی حکوومەتە بە دوو جیار ڕۆیشتن ئێستا یەکێتی ڕایکێشێ بۆ بەغدا و ئەڵێ من لێرە ئەمێنمەوە ئەوڵێ لە کەرکووک دەرتەکەم کەچی تعریب گەیشتوتە ناو ماڵەکانیان ئێستا ئەو ڕۆژە فەرهاد سەنگاوی باس کرد لە 700,000 عرب لە هەولێرە یعنی ئێمە گەیشتوتە ناو ماڵەکانمان هێشتا شەڕ حزبیەکەی ئەمە چ دەردێکی کوشندەیە ئەمە ینی ئەمان باتە کوێ ئەمانگەێنێ بە تونێڵێکی تاریک عربوتەنی کە القادم ئەسوە داهاتوو لەوانەیە خراپتر بێ مەگەر دووشت ڕەحمی خوا دووەم ئەم داڕشتنەوەی ناوچەکە و دیزایانی ناوچەکە و ئیدارەدانی ناوچەکە جارێکی ترکە بە دڵنیاییەوە لە دوای شەڕی ئۆکرانیا پێداچوونەوەی پێداکرێ مەگەر ئەم دووشتە کە تاوەکو ئێستا یەک ئەمەلێکمان ماوە ئەمەلێک لە دەرەوە ئەمەلێکیش لە ناو خۆیان ئەمەلێکی دەرەوەمان ئەوەیە کە هێشتا
دۆسیەی ئێمە و قەزیی ئێمە لەگەڵ بەرژەوەندی زلهێزانە یەکانگیرە هێشتا نەچوینەتە دەرەوەی ئەو بازنەی کە فەرامۆش بکرین ئەمیش هەمووی بۆ خۆمان ناگەڕێتەوە بەشێکی بۆ ناوچەکە ئەگەڕێتە ناوچەیەکی گەرمە سین رووسیا ئێران زلهێزەکان تورکیا هەمووی ئەطماعیان هەیە طبيعيجا يعني إيران والسعودية بلا هميان يعني كأمانة أما باش كتري بيوني بملة كمان وهي كملة كمان زيندوا راست استا ل أو برينا نا أميدي ودوخي به وايدا نا أميدي أم دو خبوي دروس كردوا نا أميدي حكمراني باشو وني لنا خويا حسكات بلام للاي كتري شو هرو ملتك نا أميدا شو يعني توبس يعني أجر أبواب باور كابو هەڵوێستەی جدی لەسەر بکرایە چه میلەتێکەیە کاک زانای بەڕێز تۆ لە ئەڵمانیەکانت بیستۆ بڵێن خۆزگەم بە سەردەمی هیتلەر لە ئیتالیەکانت بیستۆ بڵێن خۆزگە بە سەردەمی مۆسۆلۆنی لە ڕۆمانیەکانت بیستۆ بڵێن خۆزگە بە سەردەمی شاوشیسکۆ لە ئیسپانیەکانت بیستۆ بڵێ سەردەمی فرانکۆ باشتر بوو لە ئێستا ئەمەی ئێستا هەیە ئازارێکی زۆر زۆر گەورەیە بە شەرتێک دوژمنەکەی ئێمە بەعس و سەدامی ئەفلەقی ئەمان لە نەتەوەی خۆشمان نەبوون تا ئەوان ئەگەر ئەڵمانی و فەڕەنسی و ئیتالیەکان خۆیانە على الأقل بەڵام ئێمە چی بەسەر نەهێناین ینی کە بەڵام ئێستا بەداخەوە لە ڕاستیانی کە خەڵک ئەو بەراوردە بکات کە ئەوە هەر نەکرێ ینی هەر نەکرێ بەڵام ئەمە جێگەی هەڵوێستە لە سەرکردنە کەواتە ئێمە نەمانتوانی قەدری ئەم ئەزمونە بزانین لە 30 ساڵی ڕابردووە سەرپێی بخەین نەمانتوانی ئەو کێشانی لە شاخەوە هەمان بوو ڕایگرینیان هێنین بۆ ناو شار نەمانتوانی ئەم هەموو زەوتوانە گەنجی وەکو جەنابەت بۆ ئەڕوا لە بەریتانیا لە ئەڵمانیا ئیبداعەکە لە یەکەمەکانە بێ داهێنانەکە بۆ ئەبێتە محافظ لە بەریتانیا کاک شێخ سەرباز مەسەلەن محافظینان لە ناو بەریتانیا لەو حاجیاوایەوان بۆ خلە من دەڤەری خۆتانەوە تا لێ کاک شێخ سەرباز بۆ خۆی ئێستا محافظی مقاتعەیەکی لەندەنە بۆ نمونە بۆ لە ئەڵمانیا بۆ لە سوید لە شوێنەکانی تر ئەبنە پەرلەمانتار و ئەندامی شارەوانیەکان و ئەنجومەنی شارەوانیەکان ینی ئەم کاتە هەر ئەو گەنجەیە کە وەکو ئێرێ بەڵام لێرە زەمینە سازیەکەی بۆ نەڕەخسێنراوە لە ڕاستیەکە کەواتە ئەمەی کە لە باشووری کوردستان هەیە دۆخێکی ناهەموارە و تاوەکو ئێستا بەداخەوە عیبرەتمان لێ وەرنەگرتووە هۆکاری دۆممان کاکزانە ئێمە غیابی سەرکردەمان هەیە سەرکردەیەکمان نییە بۆ هەمومان بیر بکاتەوە سەرکردەیەکمان نیە لە قاوغ و جوغزی بنەماڵە و خێزانە بچووکەکەی خۆی دەرچێ ماندێلایەکمان نییە غاندیەکمان نییە ینی سەرۆکێکمان نییە بۆ هەمووانمان بیر بکاتەوانێ لە ڕاستیانی ئەوانی کە هەمان بوون بەداخەوە هەندێکیان ڕۆشتن و کۆچیان کرد ینی کە بەو هەموو کێشە و گیر و بەدەر لە پرسی حزبی مەسەلەن بۆ نمونەیانی یەکێک لەو کاراکتەرانە ینی تۆ مامجەلال خۆی کە شێخ حەمە ساڵ تۆ سەیری ینی مەسەن بەری کوردستانیکە بەری کوردستانی عافواتی دەرکرد بۆ چێ بۆ جاش و پیا و چەکدارەکانی ڕژێم باشترین بڕیار بوو باشترین بڕیار بەڵام هەڵەکە لەکوێ بوو ئەمانیان کردەوە بە کەڵەگا لە دوای ڕاپەڕی هەر ئەو شەرەفیان بەس بوو کە تۆ لەوان خۆشبی جەنابی مامجەلال بۆ خۆی یەکەم کەس ئەچێتە ماڵی بکوژی شێخ حەمە ساڵحی برای و دوو کچەکەی ئەڵەوە کاکەکە من خۆی ئەچێتە ناو ماڵێک ئەو من هاتمە ناو ماڵەکەتان بۆی کە کەس تۆڵە لە کەس نکاتەوانە ئەوە زۆر مهم بوو ئێمە غیابی ئێستا ئەم سەرکردانش سەرکردەیەکمانێ کۆمان کاتەوە ئەخی کاکە ئەبێ بێن ئەبێ ئەم بڕیار بەدەستانی ئێمە بێم گەڕێن لە شار و شارچکەکانی کوردستان ئەوە ڕکۆبوونەوەی ئەمڕۆ پانتایەکەی لۆزان وایە بەس ئەو ئەمە لە بدەنەوە بڵێن کاکە عیبرەتمان وەرگرت ینی تەواو ینی کە کاتیەوە هاتۆ لایەک لە میلەتە بکرێتەوە ینی ئەم ناومێدیە تاکەی ئەم ڕەشبینکردنەی خەڵک تاکوکەی ینی کە ئێستا ئەم بەرنامەی من و تۆیکەین بڕۆ خۆت هەڵسەنگانی بۆ کەس چەند کەس تااقەتی ماوە گوێ لە خەبەری سیاسی و بەرنامە سیاسی کە بەداخەوە ینی کەوە لەگەڵ لە ساڵەمەوە پێشا پاشەکشەیەک و تەرازوعێکی زۆر زۆر گەورە کراوە بەڵام میلەتی ئێمە ئەم ڕەحەتە ماوە لە شوێنێکە یانیان ئەچوو بێتە دواوە بەڵام میلەتەکەی ئێمە هەر گەورەیە تەجاوزی ئەمەشەکە ئەوە هێزەکانن ئەڕۆن ئەوە حیزبەکانن ئەڕۆن ئەوە سەرکردە نالێ هاتووەکانن کە لە ئەگە قەرار بێ ینی کە ئەمانە هەرچەنە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم سەرۆک جیا ئەەکەمەوە لە سەرکردە ینی قائید ڕئیس ینی سەرۆک بەزمانی سەرکردە چیەکە ئیبداعەکە بەڵام سەرۆک دروست کراوە سەرکردە متەفاعیلە لەگەڵ دەوروبەرەکەی ئەڵێ سەرکەوتنەکەی هەمومانە بەڵام شکستەکە داتە پاڵ خۆی شکستاڵە من هەڵام کرد دەست لە کارە کێشێتەوە مووقیف وەرەگریانی دان بە هەڵەکەی خۆیانە سەرۆک ینی دەوروبەرەکەی خۆی بەکارەهێنێ
دەوروبەرەکە لەگەڵ یا هەماهەنگ و هاوکارە بەڵام سەرۆک بە تەنیا بڕیارەدا لەبەرەوە ئێمە سەرکردێکی ئەوامانەوێت لە کوردستانە بەڕاستی کە بۆ هەمووان بژی کە ئێستانیمانە لە ئێستاشا کە بەداخەوە ئێمە بە خراپترین قۆناغەکانی مێژوومانە تێپەڕین کە کورد ئەم هێزە سیاسیانی کوردستان پێشمەرگە و شۆڕژێڕی کورد لە بن تاشە بەردەکان بوون لە ناو کونەتە ئارەکانە بوون لە ئێستا زیاتر ئەمەل هەبوو بەڵام ئێستا ئەمەلەکەمان لە دەستا لە ڕاستیە هەرچەندە لە سیاسەتکردنا شتێک نییە پێی بوترێن ناومێدیە بێ ئەمە هەر ئەمەلەوە بژینەوە بێ هەر بەردەوام هەرم قسانی من و تۆیگەین بەشێکە لە ئەمەل چونکە من و تۆش ئەمەلمان نەبووە سەری خۆمان هەڵەگرت یان کەسابەتێکمانە کرد یان دەستمان دەخستە ناو تۆڕەکانی گەندەڵیەوە کەواتە ئەمەل هەرەمێنەیە هیوا هەرەمێنێ هەر گەورەیە خۆش خەیاڵیەکت پێ بڵێم مەسەلە ڕەنگە لە دڵپاچی بێ بۆ پرسیار بە تۆی بڵێم چەند جوان بوو مەسەلە لە یادی لۆزانە هەموو سەرۆک و سکرتێری حەزبەکان لە هەڵەبجە یا لە مۆنومنتی ئەنفال دەستیان خستانە دەست یەکیان چەند ڕۆژ پێشەوتیان ڕەوەندی کوردی ئێمە ئەوە تا منی یەکگرت و منی کۆمەڵ منی یەکێتی منی پارتی منی گۆڕان منینەوەی سوزانم منی پەکەکە هەمووی فەرمون بڕۆن بڕژێنە سەر شەقامەکان ئێمە ئەوروپا ئێمەش لێرەوەش هاوکاری زاری باسەکەی 200 کۆنە ئەبەوە لە باکوورەوە ئێمە لێکیان بدایە بە دڵنیاییەوە ینی هێشتا نەچوە بچێ هێشتا ئەتوانین ئەگەر عیبرەت لە ڕابردوو وەرگرین ئەگەر ئیبرەت ڕەنگە قسەی من خۆشخەیاڵی بە مامۆستا بەڵام خۆش خەیاڵ ینی لە دڵپا سادەی بێ نازام خەڵک بەڵام هەرە بێ بیکەینەوە قسەیە ئەبێ ئەو قسەیە بکەین من و تۆ و هەموو دڵسۆزەکان چکە ینی دڵنیا بە ینی ئەوەی کە بەرپرسە لەم دۆخەی ئەمڕۆ کەمینەکەن لە ناو هەرێمی کوردستانە کەمینەکەن کە ئەم جەهەنەمە و ئەم دۆزەخەیان بەڵام زۆرینەی میلەتەک هەرەوە میلەتەیە کە گیانفیدایی کرد ڕۆڵەکانی بەخشی قسێکی جوانت کردوتت ئەو قوارێ دەلاقەیەک بوو یان کونێک بوو لە لۆزانمان کرد ئەی ئەگەر هاتپاو بازارشترۆ خۆشخەیاڵێت پێ بڵم ئەرە مامۆستا ئێمە ڕێگری جوگرافی ڕێگری اقتصادی ڕێگریەمان هەیە گەر لانی کەم ژیانێکی شایستەمان بۆ هاوڵاتیەکان دابین بکرایە بۆ ئەوەی دەلاقەکە یان کونەکە لە لۆزان گەورەتر بواە یان لانی کەم عیلاقەی باشوور و ڕۆژئاوای کوردستان هێندە بە هێز و پتە بواە وەکەوەی کە لە کۆمەکەکان نەکرا خەڵک بە گریانەوە بینیت مەسەلە لە کەمپینەکەی کورساتە پیرەژنێکی تەقاعودەکەی هێنابوو بۆ ڕۆژاوە بووە ینی ئەمە ئەگەر سیاسەکان بیان کردە کەواتە لەسەر کونەکە لە لۆزان گەورەتر ناگەورەت شەبقەکە گەورەتر بوو بە دڵنیایەوە ینی کەواتە لەسەر ئاستی میلی و جەماوەری هێشتا ئەم سۆز و پاڵپشتی و خۆشەویستیە ماوە بەڵام ئەوەی کە ڕێگرە لە بەردەم گەلی مەزنی ئێمە و میلەتی ئێمە لە هەر چوار پاسە سیاسیەکانن کە سیاسیەکانن هێشتا لە عقدەی مێژووی دەرنەچوون سیاسیەکانن هێشتا ئامانجیان بچووکە سیاسیەکانن ئەخرتۆ هەرێمی کوردستان چییە کاکزانە چوار ئیدارەی چوار شارت پێ نەکرێ چوار پارێزگار پێ نەکرێ تۆ کوێی خۆت بەسەرکەوتوو لە قەڵەمەدی ئیدارەدانی چوار پارێزگەرە بەم هەموو ئیمکانیاتەوە بەم هەموو دەرامەتەوە من و تۆ کە ئێستا قساکەین 10 ساڵی ڕەبەخە کوڕکچی کە کورد لە زانکۆ و پەیمانگاکاندا نەمەزراوە بەڵام هەر ئێستا کە من قسە بۆ تۆەکەم دەرگاکردنەوە لە دامەزراندن لە سلکی سەربازی بۆ هەیە خێرە لەوێ هەیەەوە بەردەوامیشیانی لەنا ینی لە ناو پێشمەرگە و ئاسایشە خێرە پارە هەیە بۆ سەنگەرگۆڕینەوە فەوج و لیوا و چی بۆ ئەکرێتەوانێ بەڵام لەولاوە ئەم هەموو گەنجە بەتوانایە هەیە ناتوانانی هەلی کارێکی بۆ بدۆزیەوە خێرە لە نەتوانی 6 کارگە دروستکەیت کە بەم هەموو ئیمکانیەتە و ئەوانەی کە دێشن لە هەندەرانەوە دەیان کەسی نەجیبی وەکو جەنابەت هاتووە سەرمایه‌دار و بزنسمانی ئەوروپای هێناوە بەڵام لێرە داوای پشک و سینە و قاتە شاڵشمان بۆ ئەنێرێت جاران ئێستا لەوێشەوە ئەمەشمان بۆ دێ لە ڕاستیان ئەوەی تۆ باشە ئەسڵی شۆیە قوربان مبارەک بێ مامۆستا ینی بەڕاستی ئەمانە دەردی کوشندەی نەتەوەین مەسەلەن لە 100 ساڵەی لۆزانە وەکو جەنابەت گوتت یعنی ئێستا مەسەلەن باوەکو ڕۆژنامە و زۆ پرسیارە بکەم بلاسخارت ژنێکی هۆڵەندی ئەڵێ تکە هەیەزەکان یەخەن ئاگاتان لە خۆتان بێمە باڵیۆزی ئەمریکا ئەڵێ ئەم بابەتە بەسەر ئەنی خەڵکی تر هاتۆ نەسیحەتمانە بکە ئەرێ ئێمە باشە ئێمە ئێستا بۆن مونە من کۆمەڵێک گەنج کۆکەمەوە لە لەندەن بڕۆمە بەردەمی ئەڵێ کاکە منم ڕۆژ یارمەتی دەم چەکت بۆ نێرم پارەت بۆ نێرم ئەمریکا مەسەلەن خەڵک بچێتە بەردەم کۆشی سپی ئەڵە من ئێستاش ماگانە موچەی پێشمەرگەت بۆ نێرمەوە تا تۆ لولەیت فەنگەکەت ڕوو لەیەکە ڕوود لە دوژبنەکەت نییە ڕوو لە پاراستنی خاکەکەت نییە زلێزەکان چی بکەن وڵاتان چی بکەن زانە ینی من خۆم لەو 9 ساڵەی پەرلەمانە لە لیژنەی ناوخۆ ئاسایش و لیژنەی پێشمەرگە بووم بەداخەوانی ئەوەی کە پەیوەندی بە پێشمەرگەوە هەیە زۆر
مەساویە. معقول لە کاکزانە کۆماری مەهاباد 11 مانگ و 23 ڕۆژ داوامی کردووە، بەڵام دەستکەوتە سیاسی و ڕۆشنبیری و فەرهەنگیەکانی لە 30 ساڵی ئێمە زیاتر بێ. قیاسی 11 مانگ کە بزانە مێژووی کۆماری مەهاباد بکەنەوە، ینی قیاس کە بە 30 ساڵ بزانە کامیان پڕ دەستکەوتر بووە. ینی ئەمەی کە پێوترێت هێزی پێشمەرگی کوردستان و هێزی چەکدار بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیەکە لە ساڵ 50 بودجەی بۆ بڕوە و ئەو عەدەدە زۆرە، بەڵام ئەم هێزە 3 ساڵی شەڕی تیرۆریستانی داعشی لێ دەرسێت لە 2014 بۆ حەڤە هێزی چەکدار چی کردووە؟ ئەمانی کردووە. ئەمەم بە هاوپەیمانان وتووە شەڕی ناوخۆ، قاچاقچێتی خاڵە سنووریەکان، تەزویری انتخابات، سەرکوتکردنی خۆپیشاندەر، پاسەوانی باخی بەرپرسەکانی پێکراوە. بۆ یعنی کە لە کاتێکا تۆ دوو کۆلێژت هەیە، زانکۆ زاخۆ قەڵاچوالان، ئەم هەموو گەنجە جوانی وەکو تۆ هەیە کە ئەتوانی ئەم ئەفسەرانی کە تەخەڕوجەکەن لەسەر بنەمای شایستەی و لێهاتووی جەیشێکی نظامی نیشتیمانی دروستکەی کە وەلایی بۆ نیشتیمان هەبێ. ئەمەشمان نەکرد کەواتە وەک نووسەرێک کاگە و بەکردوانی قسانی کاروانی قسێکی جوانەکەڵێن نە چاکسازیمان پێکرا نە لەشکرسازیشمان پێکرا، ئەوەتان نەتەوە سازی و نیشتیمان سازیشمان پێ نەکرا، کەواتە بێ وەک گۆرانیەکە خۆم بە خۆمم کرد بەربەرانم کرد ئامەزاجیان خۆمان بە خۆممان کرد. ئەخەمش پرسیارەکەم لەوەیە بۆی ئەتۆ کە دەست لەسەر برینەکان دانی بۆ چارەسەرە خۆڵبەتە بۆ نیە ئەمە بڵێ بۆ شێخراپی نییە چونکە هەمومان ینی غەرقە بین. مەسەلەن تۆ سەیری پرۆسی خوێندن کە مامۆستا ئێستا منداڵێک ڕەنگە جەنابەت تەمەندرێژ منداڵەکانت بزانن کۆمەڵێک خەڵکێکی زۆر خەباتی کردووە، ڕەنگە مەسەلەن هەر لەو لادیانی ئەو کوردستانە لە بادینانەوە تا سۆران لە باشووری کوردستان خەڵک نەبێ دەستی هەبێ هەر لەو هەڵەدنەی جەنابەت مەسەلەن چەند خەڵکی کوردپەروەر و نیشتیمان پەروەر هەیە. باشە سەیری مێژوون و سینەکە ئەکەی ئەوش کراوە بە حزبی لە 5 پەڕ 6 پەڕ باسی سەرکردەیەکەکە لەبەرەوەی هەیمەنی حزبێکی بەسەرەوەی مناڵێکە بێ بیخوێنێ، بەڵام سەرکردەی تر ئەگەر یەک دنیا خەبات و شەیدەکانی شەیدی هاوبەشیشمان نییە، باز ناکرێت پێشمەرگەی هاوبەشیشمان نییە، ئەخرە مناڵەش بۆ گۆشەکرێت بەدڵنیاییەوە. ینی اینجا تۆ کاک زانامن پێم خۆشە ئەڵقەیەکی بەرنامەکە تەرخانکەی بەوەی بە خوێندن بزانە وەرە مەسح من خۆ مەسحی 4 پارێزگام کردووە، ینی 4 شوێنم کردووە، سلێمانی، هەڵەبجە، دەڤەری ڕاپەڕین و حوزی چەمچەماڵ. بزانە لەم ماوەی ئەم 2 ساڵی ڕابردووە چەند خوێندکار و قوتابی وازیان لە خوێندن هێناوە. ینی ئامارەکان زۆر ینی تۆ بەرنمەیەکی لەسەر کرد لە پسپۆڕان لە مامۆستای خەڵکی مەیدانی بزانە چەند گەنج واز لە خوێندن هێنێ. بۆ ینی بۆ نەتیجەکەمان نەبینیوانێ. ئێمە ئیسرائیلمان ئەوە جوولەکە پێمان وایوانە ئێستا هەموو دنیا ئەوێ لە عەرەبەکانیانەوە لە ژێرەوە دەستێکی ئاشتیان باشترین دەوڵەتی دیموکراسی ناوچەکەیە لەگەڵەوەی دەوڵەتێکی زایانی ڕەگەسپەرستە و مێژوەکەی چۆن هاتووە، بەڵام نمونەیەکی جوانی دیموکراسی سەرۆکوەزیرانەکەی ئێستا لە سژنایە لەسەر پرسی گەندەڵی سەرۆکوەزیران ئەکیدم بەڕێزت علمی ئەوەت هەیە منداڵێک کە بوو بە 6 ساڵ هەوڵەدەن فێری عەرەبی کرد بۆ ئەوەی منداڵەکە خۆی تێبگا ئەگەر عەرەبی قسەیەکی پێوت لە هەر شوێی دنیا بێ وەڵام بداتەوانێ خۆی تێبگا نەوەک ئێمە تێبگەێنین. ئێستا جەنابەت ینی ئەم تعریبە خشکەیە من ناوە بە خشکەیی کە تۆزانی ڕەنگە سەدا بەداخەوە سەدا 60 خەڵک نەزانێت تعریب چییە؟ بەڵێ ئێستا ئەم تعریبە خشکەی کە ئێستا هەیە کە ئەم هەموو ڕێژە زۆرە لە هاوڵاتی عەرەب هاتوونەتە ئێرە، من دوێنێ ڕۆژنامەیەک سایتێک داوای لێدوانێکی لێکردم کە گوایە ئەمانە داوای ئەواکەن کە خوێندن بە زمانی خۆیان لە باخچەی ساوایان و لە ئیبتیدای ئەوە گاڵتە جاڕیە. ئێستا ئێمە سەدان هەزار کوردمان لە ئەوروپایە، وایە قوربان تۆ پرسیار لە خزمەکانی خۆتکە شتیوانیە خوێندن بە کوردی بێ، بەڵام مادەیەک بۆ زمانی دایک هەیە. قەیچێکم هاوڵاتی عەرەب نیشتەجی هەرێم نییە، ئەمانە بێ بتوێنەوە لە ناو هەرێمە مەکتەبی تایبەتەکەن نابێت ئەوە هەڵەیەکی گەورەیە بێ خوێندن بە کوردی بێ، بەڵام مادەیەک با هی زمانی عەرەبی بێ، چونکە بۆ ئەگە تۆ خوێندنەکەت بە کوردی بوو هی هاوڵاتی عەرەبەکەی کە نیشتەجەی هەرێمە ناچارێکی فێری زمانی عەرەبیە. من و تۆ چینە بەردەم کاسبکارەکە عەرەبە لە ڕاستیە کەچی بە عەرەبی قسەی لەگەڵاکەین نەبێت تۆ فقط بە کوردی قسە لە بۆی مەجبوری بۆ ئێستا کوردێکی ئێمە بابە ئێسامە باو باپیرانمان نەخوێنەوار نەبوون کاکزانە لە عەسکەری هەمووی فێری عەرەبی بوون، عەرەبیەکی فول نەخوێنەوارێک لەم دێهاتانی کوردستان و ڕۆیشتۆ لە زمانی مەلیکی و سەدام و هەتا ئەم دوایانەش فێری عەرەبیەکی فول. مامۆستا ئێمە نیشتیمان سازیەکە و نەتەوە سازەکەی باست کرد مرۆڤ سازیشمان کرد، ینی مرۆڤێک دروستکەی خاوەن عەزمێکی بەهێز بێ، ینی مەسەلەن عەرەبی پێویستتر نەبێ بڵێ بام فێری عەرەبی بم نەقسە لەمنا، نە با بزانێ عەرەبیەکە بەڵام با بە کوردی قسەی لەگەڵ بکە،
ینی عنسوریەکی نەتەوەی دروستکەین ینی ئەم گرەی خۆ بەکەم زانین ئەم حەز بە نەقسەکە لە کووردا هەیە مەسەن لەگەڵ میتێک و پاسدارێک و لەگەڵ حەجی شەعبیەکە دانیشین تەنەزولیان بۆ بکەین بەڵام ئامادە نین دەستخۆینە ناو دەستی براکەمانە و سازشکەین کە سازشکردن بۆ براکەی خۆت پێی ناوترێ سازش ئەسڵەن جەنابەت دەزانی تازەترین پێناسە بۆ دیموکراسی ئەوەیە کە ئەبێ زۆرینە ڕعایەتی کەمینەکە بکە تۆ زۆرینەی کورسیەکانت بەدەستێناوە جەنابەت دەی ڕعایەتی منەکەیت یعنی کە بۆی من دڵخۆش بم بۆی من خۆم بە خاوەنی وڵاتە بزانم دەیت شەریک مەکەی هاوبەش مەکەی نمونەی وامان زۆرە لە تونس ڕاشد غەنووشی کردی لە هۆڵنداش حیزبەکەی حیزبی سۆشیال دیموکراتی هۆڵندی خەدیجە بین ئەریب انتخاباتیشی دۆڕان بوو بەڵام پۆستی سەرۆکی پەرلەمانیان پێداوت کە تۆ وتیان تۆ ئافرەتێکی لێ هاتوویت ئەزمونت دەیە لەسەر ئەو بناغێتەوە هەرچەنە کورسیەکانت لە 49 کورسی هاتووە 6 کورسی بەڵام هەر وەرە خۆت بۆیە هۆڵندا وڵاتی هۆڵندایە ئەو وڵاتەیە تازەترین فەیلسوفی پێم وایە فەڕەنسی قسێکی جوانەکە ئەڵێ ئێمە دوو شارمان هەیە دوو جۆر شار نمونەی ئەمستردامە هێنێتەوە ئەڵێ ئەمستردام لە لەندەن و نیویۆرک جیاوازترە ئەڵێ ئەو فەیلسوفە قسێکی جوانەکە ئەڵێ شاری گەشە سندومان هەیە بەڵام شاری دادپەروەریشمان هەیە ئەڵێ ئەمستردام نمونەی شاری دادپەروەرە بەڵام لەندەن و لەولاوە نیویۆرک نمونەی شاری گەشە سەنجون هەولێر کابرا ئێرانیەکە جوانی پێوتن وتی ئەمە باڵەخانەکانتان چوونەتە سەرەوە بەڵام مرۆڤەکانتان هاتوونەتە خوارەوە مرۆڤەکانتان هاتوونەتە خوار نەخێر مرۆڤ سازیشمان نەکرد مرۆڤیشمان دروست نەکرد مرۆڤێک شانازی بە خۆیەوە بکە بە زمانەکەیەوە بکە بە خاکیەوە بکە هەڕاجی نەکات ینی ئەمە تەنانەت لە کەرکووکە 14 ساڵ کەرکووکمان بەدەستەوە بوو نەمانتوانی سەرنجی ئەو دوو نەتەوەی تر ڕاکێشین چۆن ئێستا کوردێکی ئێمە وەکو جەنابەت فەرمووت هەموو شتێکی خۆی دائەنێ لە پێناوی بگاتە ئەڵمانیا یان لەندەن ئێمە بۆ نەمانتوانی لە 14 ساڵە نمونەیەکی جوان پێشکەشکەین ئەم عەرەب و تورکمانە خۆیان بڵێ هەرچەندە تورکیا دنیایان با لەژێرەوە و ئێران دنیایان با لەژێرەوە بەڵام بڵێن نا ئێمە لە سایی ئەم برادرانەمانە ئەم پێشمەرگانە ئەم کار بەدەست کوردانە مافمان کەرامەتمان پارێزراو بوو لە ڕاستە ئێستا معقولە کاکزانە تۆ حتا نوێنەرایەتی کورد من خۆم چمە لای ئەو خێمەی تۆ بزاوە بەڕاستی معقولە ینی ملیۆنێک و 300,000 دۆنمی جوتیارانی تورک و کورد و تورکمان ینی تۆ لە 14 ساڵە تورکمانی ڕەسەن نەتوانی وەری بگریتەوانێ ملیۆنێک و 300,000 دۆنم لە ناو ئەو جەرگەی کە پێوترە ناوچەی کوردستانی ئەی تۆ چیت کردووە لە بەغا ئەی ئەمە بۆ ناکەی وەرەقەی هەر شەوی ڕابردوو میوانە موتیوانەی دێن تعریبەکەن سیارەکانە لە هەولێرەوە دێن استفزازەکەن و ڕۆنەوە بۆ ڕۆنەوە بۆ هەولێرش لە هەولێری شۆدانیش خۆ گوێ لە لێدوانەکانی خۆیان بگرەکە ئەندامانی بەرزی قیادەی حیزبی بەعاز و ئەندامانی ئەوانی کە بەشێکی جینۆسایدی کوردیان کردووە هەموو ئەوانە لە ناو شارەکانی هەرێم نیشتەجێن و گاڵتەشمان پێەکەن و من حتا لە مەجلیسێکا بووم کۆمەڵە زانای بەڕێزی ئاینی دیاری ئەم شارێتیا بوو وتی دەراوسەکانمان بان کردوون تی ڕەخنیان لێگرتوون بۆ مناڵەکانتان ناوەنێن زانە کارزان شوان بۆ نانێن مەحموود و نازانم چی و چی عەمەر و ئەم ناوە عەرەبیان ینی تا ئەوێ ڕۆیشتون لەگەڵ ئێمەیە تا ئەوێ ڕۆیشتون کە تەدەخل لە ژیانی شخصی ماماکەن بەڵام من بە شانازیەوە من مناڵەکەی خۆم ناوێکی کوردی لێنێم ینی کە ئەوای ئێمە ئەم هەستکردن بەخۆ ئەم ئیرادە بەهێزێ نیشتیمانێکی جوانترین نیشتیمان ئەم هەموو بەروبوومە سروشتیە ئەم هەموو دەرامەتە سروشتیە هەر کوردستان ئەگەر یە قەترە نەوتی نەبووە کاکزانە گەشت و گوزار بەو نیعمەتانی کە خوای پێداوەکو سویدیەکان تیمێکی سویدیات نەم شارە و دانێ و نیشتیمانێکی جوانتانێ بەڵام قەدری نازانن بەڕاستی ئەمانتوانی سەرنجی هەموو دنیا پێ ڕاکێشین ینی تۆ وەرە ئیمارات و قەتەر هاوڵاتیەکی ئیماراتی و قەتەر لە سەحراوە ئەمە دروستکەی تۆ ئەم شاخە تەبیعیەت هەیە ئەم دەشتی شارە زورت هەیە دەشتی ئاکرێت هەیە دەشتی بتوێنت هەیە نەتوانی ئەمەی پێ بکەی ینی ئەوان بە 30 ساڵ ئەمەیان دروست کرد ئێمە بە 32 ساڵ هێشتا ئەم ڕۆکات پیازانی من وتارێکم لەسەر نووسە زانیاڵێکی ئەڵێ ئەو نیمچە دیموکراتی کە هەمانە بەردەوامیکەین نیمچە دیموکراتی معقولە تۆ کاکە دیموکراسی پاکێجێکە قابلی تەجزیە ئەو پارچەکردن نیە دیموکراسیە بێ هەمووی جێبەجێکە یعنی چی تۆ 22 ساڵی نیمچە دیموکراتی قسەکەی تەواوە یانێت کەلیمەت و حەقین ڕاستی وتویانی بەڵام بۆ نیمچە ئەی بۆ نابێت دیموکراسیەتی ڕاستەقینە ئەی بۆ سامان بە عادیلانە تەوزیع ناکەی بۆ دەسەڵات بە عادیلانە تەوزیع ناکەی بۆ سەرچاوەکانی معریفە و زانست بە عادیلانە تەوزیع ناکەی بۆ ئەوەی کەوانەیە بنە مامۆستای زانکۆ و ماستەر و دکتۆرا بە مانای کەلیمە خوێنەوار بن لەڕێ پیاوێکی وەکو تۆفیق وەکبی تەسەورەکەی نۆ زمانی زانیوە
لە سیەکان و لە چلەکانە پیاوێکی وەکو پیرەمێر بڕۆ لە تورکیاوە بێتەوانێت چاپخانە لەم شاریادانێ و مناڵی کوردی فێری ئەلفبێ بکەیت و ژین ژیانی بۆ دەرکەی لە ڕاستە ئەو کاتە ئەوەیە کە هەر ئەو داخەیە کە تۆفیق وهبی لە شوێنێکاڵێ هەموو ئەو شۆڕش و ڕاپەڕین و ئامارەتانی کورد بۆ نەگەیشتون بە نەتیجە و ئاکامێکی باش ئەو دووشتە ناتەبایی نەعەدالەتی ناتەبایی نێوخۆی خۆمان نەعەدالەتی ئەم سێشتە لەم 30 ساڵەشا زەق بووە گەندەڵی ناقانونی بۆ خۆتە زانی مۆنتسکیۆ لە کتێبی ڕۆح القەوانین ئەڵێ ئەبێ قانون وەکو مەرگ وابێ هەمووان بگرێتەوانێ قانون کە خۆی بە یەکێک لە فەیلسوفەکانی قانوندا ئەندرێ مۆنتسکیۆ ئەواڵێ بێ قانون وەکو مەرگ وابێ وەکو مردن وابێ هەمووان وەکو یەک شمولکە ئێمە ناقانونیمان کرد گەندەڵیشمان کرد براکوژیشمان کرد بەداخەوانێک کە هێشتا عیبرەتیشمان وەرنەگرێتەوە بەڵام میلەتەکەمان میلەتێکی گەورەیە ئەبێ هەر بەم ئومێدەوە بشین و ئەم میلەتە لە ئەخیرە ئەگەر حیزب لایەنە سیاسیەکانیش بڕیار نەدەن گەلی ئێمە بڕیاری خۆیەدا بە پشتیوانی خۆی گەورە دواسەرنجیتەوە بوو دواسەرنجی من ئەوەیە بەڵە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئابوبەکر هەڵەدنی سیاسەتمەدار سپاس بۆ بەڕێستان هیوان دیدارێکیش لە لۆزان سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامەمان پێشکەشکردنەوە شەمانەتی خوای گەورە بن سپاس